تەزە سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش ئەگەر پێمان بڵێ پانێڵەکە چۆن بەڕێوە ئەچێت و لە ئێستادا پانێڵەکە دەست پێکراوە؟ بەیانی باشتەرزە. بەڵێ. سڵاوتان لێبێت بەیانی ئێوەش باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن ئەم ڕۆژ هاوشێوەی ڕۆژانی پێشوو بتوانن تەواوی ئەو چالاکیانی هەتانە زۆر بە چست و چالاکانە کاروبارەکانتان ڕایی بکەن و ڕۆژێکی ئارام و خۆشتان هەبێت بێگومان و کۆی هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئەمڕۆ یەکێک لە هەرە بابەتێکی گرنگ لەو بابەتانی کە پێیوەستە بە تەواوی ژیانی تاکەکانی نێو کۆمەڵگەوە یەکێکیش لەو بابەتانە داهێنانەکانی بواری چاندنی ئەندامانی جەستە لە یەکێک لە ناوەندە ئەکادیمیەکانە وەکو پانێڵە قسە و باسی لەسەر ئەکرێت کە ئەویش پەیمانگەی تەکنیکی کوردستانە هەر بۆیە ئەم پانێڵە لەم ناوەندە ئەکادیمیە دەستنیشان کراوە بابزانین مەبەستیان لە چی بوو ناوەندێکی ئەکادیمی بۆ ئەم بابەتە گرنگە زیاتر تاوتوێ بکرێت قسە و باسی لەسەر بکرێت دوجاریش پاشکەمێکی تر تەواوی پانێڵەکە دەست پێکات لەبەرەوەی بەشێکی زۆر لە میوانانی خۆشەویست دکتۆرە بەڕێزەکان تەواوی خوێندکاران لێرە ئامادە بن بۆ ئەوەی زانیاری دروست و باش و تەندروست لەسەر تەواوی ئەم بابەتە گرنگە وەربگرن ئێمەش هەندێک گفتوگۆکەین لەگەڵ تەواوی ئەو میوانانی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانان بابزانین ئەم بابەتە لە ڕووی زانستیەوە لە تەواوی گیان و هەرێمی کوردستانە لە ئێستای لە چه ئاستێکایە ئایا لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەو بەرپرسیارەتانی کە لە نێو کۆمەڵگەی کوردیا ڕەنگی داوەتەوە چۆن قسە و باسی لێوە ئەکرێت لە ئازاری میوانەکانمەوە زیاتر گفتوگۆکەین بۆ ئەمە بەستا پێم خۆشە سەرتا بچمان لای یەکەم میوانم بەڕێوبەری پانێڵن زۆر بەڕێز مامۆستا نەجاح دەروێش کە بەڕێزیان بەڕێوبەری پانێڵن و یاریدەدەری تاقیگەن لە پەیمانگەی تەکنیکی کوردستان مامۆستا ئەگەر جەنابەت ئەرک بکێشی سڵاوت لێبێت تۆم کاتت باش بێ هەربالەوە دەست پێ بکەم بۆچی ناوەندێکی ئەکادیمی هەڵبژێرا بۆ دەستپێکی پانێڵێک لە بواری داهێنانەکانی چاندنی ئەندامانی جەستە. بەڵێ سەرەتا بەخێربێن ئێمە وەکو بەشی دەمانسازی پەیمانگای تەکنیکی کوردستان هەڵسان بە ئەنجامدانی پانێڵێک بۆ خوێندکاران و مامۆستایان و کۆمەڵگا بە لەسەر چاندنی ئەندامانی جەستە کە وتمان بەرچاوڕوونیەک بخەینە ڕوو بۆ مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەرەکانمان لەسەر ئەم بابەتە جەخت بکەینەوە سەریان و زیاتر ئاشنا بن بۆم بابەتە. زۆر باشە. مامۆستا باز لەوە بکەین تەواوی ئەو پانێڵانەی کە ئەمڕۆ لەلایەن پزیشکە پسپۆڕەکان و قسە و باسی لەسەر ئەکرێت بابەتەکان باس لە چی ئەەکەن دوجاریش گفتوگۆ لەگەڵ تەواوی پانێڵستەکانە ئەەکەم بەس بە کورتی پێمان بڵێ ناوڕۆکەکە باز لە چی ئەکات ئامانج و گرنگی ئەم پانێڵەش خۆی لە چی ئابینێت ویستمان بە چاوڕوونیەک بخەینەوەی کە چاندنی ئەندامانی جەستە ئەو ترسە نییە کە خەڵک زۆر زۆلی ئەترسێت بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە لە ڕووی شەرعەوە لە ڕووی توبیەوە بزانین کۆمەڵگا و تەلەبەکان و بە ئەرکی خۆمانزانی کە بۆیان ڕوونکەینەوە کە ئەم شتە ئەو نەترسناک نیە و لی نەترسن کە چاندنەوەی ئەندامانی جەستە هەم لە کەسێکی زیینەوە بۆ زیین و ئەچێنرێت و هەروە لە کەسێکیش کە گیانی لە دەستا بێ ئەتوانێت ئەگەر لە چەند سەعاتی ئەوەڵە بتوانین چاندنی ئەندامانی جەستەی بۆ بکەین و بە کەسێکی زین و ژیانی کەسێکی پەرزگار بکەین. هیچ پامێکی تر زماوە لە کۆتای ئاماژی پێ بکەین لەشتان سپاس بۆ تۆ سپاس بۆ مامۆستا نەجاح دەروێش بەڕێزیان یاریدەدەری تاقیگا لە پەیمانگەی تەکنیکی کوردستان و بەڕێوبەری پانێڵش سپاس بۆ ڕوونکردنەوەکانی جا ئێستا پێم خۆشە بچمە لای ئەو دوو میوانەی ترم کە هەم پانێڵستن هەم چەندین بابەت و تەوەری گرنگ لە ناوڕۆکی ئەم پانێڵەیە باس ئەکەن زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەرزان محەممەد علی دارتاش بەڕێزیان بەڕێوبەری پەیمانگای پزیشکی دادی سلێمانی لە هەمان کاتە مامۆستای کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بەڕێزیان ئەرک بکێشن هەندێک گفتوگویان لەگەڵاکەین بەخێرهاتی دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت هەربالەوە دەست پێ بکەین ئەم بابەتی کە ئەمڕۆ لە پەیمانگەی تەکنیکی کوردستان قسە و باسی لەسەرکرێ پێم خۆشە ناوڕۆکەکەی بۆ بەڕێزتان بەجێ بێڵم لە ڕووی یاساییەوە ئەوەی کە پێش دەستپێکی پرۆگرام هەندێک گفتوگۆمان کرد لە هەندێک بەرپرسیارەتی ترەوە چۆن کاری لەسەرکرێت لە هەرێمی کوردستانە بەڵێ هەڵبەتە هەروەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد بابەتی چاندنی
بەشەکانی جەستە یاخۆ ئۆرگانەکان بابەتێکی فرەڕەهەندە گرنگە واتە لە چمکێک لە خۆ دەگرێت وەکو چمکی پزیشکی چمکە یاسایەکەی چمکە ئاینەکەی چمکە کولتورەکەی چمکی هەڵبەتە کە ئەڵی چمکە پزیشەکە ئەویش جارێکی تردا بەژە بێ بۆ چەند ڕەهەندێک بۆیە مەبەست لەم پەنێڵە ئەوەیە کە تیشک بخرێتە سەرجەم لایەنەکانی کە وابەستە و پەیوەستن بەو پرۆسێسەوە کە خۆی لە خۆیدا پرۆسێسێکە هەم ئاماژەش ئین بەوەی کە وەکو مێژوویەک سەرەتایی دەستپێکردنی ئەو پرۆسێسە هەڵبەتە پرۆسێسی چاندنی بەشەکانی جەستە یا ئۆرگانەکان پرۆسێسێکی زۆر کۆن نییە کە ئەکرێت دابشکرێت بۆ سێ قۆناغێکیان کە ئەگاتە پێش ساڵەکانی نۆسەڵەکان قۆناغێکی دابەژەوێت بۆ لە ساڵی 900 بۆ ساڵی 1950 کە ئەوە قۆناغێک پێشووتر هەر لەسەر جەستەی یەک کەس لە پێش 900 ئۆرگان با بڵێن بەشێک لە جەستە ئەجوڵێنرا بۆ لایەکی تر بەڵام لە دوای ساڵی 900 تا 1950 ئەمە بوو بە قۆناغی ئەزمونگەری واتە تێسکە یەکەمین زیاتر با بڵێن چاندنی پێست و کۆرنیای چاو باوی بوو بەڵام لە ساڵی 1956 کە 54 ببوورە کە سەر یەکەمین پرۆسێسی چاندنی گورچی لە ئەنجامدرا لە نێوان دوو دوانەی لە یەکچوودا کە سەرکەوتوش نەبوو وردە لە ساڵەکانی لە دوای ئەوە پێوترێ با بڵێن ئەوە کاتی نوێگەری و دوای نوێگەری کە ئێستا ئەکات ئێتر ئەم بوارە گەشەیەکی زۆر گەورەی بەچایە خۆ لە ڕوانگە تەکنیکی پزیشکێکەوە بەڵام بەداخیشەوە لە هەمان کاتیشە لەو کە ئەم پرۆسێسە خودی ئەم پرۆسێسە بۆ چاندنەوەی هیوا و هیوای ژیان بۆ کەسانێک کە لە کەناری و لێواری مردندان بەداخەوە ئەمە قۆزراوەتەوە بۆ بازرگانیکردن بە جەستەی مرۆڤ کە ئەمە لە جیهانە بەربڵاوە لە ڕاستیدا و ڕێکاری یاسایی ژەیە کە ئەتوانین تشکێنە سەر چکە هەر پەرلەمانی هەرێمی کوردستانیش یاسایی بۆ داناوە کە ئەم پرۆسێسانە چۆن بێ ئەکرێت لەم نێوان ئەم گفتوگویانەدا بتوانین تش بکەینە هەموو لایەنەکانی ئەم بوارە. زۆر باشە. دکتۆر بەرزان ئاماژە بۆ بکەین لە ئێستا لە ڕووی زانستەوە بەڕێزیشت ئاماژەت بەوە کرد زانست زۆر پێشکەوتووە و لەم بوارەشا زۆر پێشکەوتووە ئەو بەشانی ئەندامانی جەستا کە پێویستە بۆ کەسێکی تر بۆ نمونە بەکار بێنرێتەوە یاخود ئەو کەسانی کە مردوون ڕاستەخۆ پێما بێت لە دوای مردنیان چەند خولەکێک دوایەوە ئەبێ ئەندامانی جەستە ببەخشێت بە کەسێکی تر پێم خۆشە لە زاری خۆتەوە لە ئێستایە لە پەیمانگای دادی سلێمانی تا چەندە ئەو کەسانە هاتوۆتە بەردەمتان کە پێویست بکات بۆ کەسێکی تر بەشێک لە ئەندامانی جەستە بەکار بێنرێت. بەڵێ لە ڕاستیە ئێمە هەنوەکو خۆبەخشێن مەسەلەن هێن ئاماژە بەوە ئەیەن کە ئەگەر کە جانیان سپارت ئامادەگییان تیا بێت بەوەی کە بەشێکی جەستیان بەخشن هەڵبەتە وەکو باسمان کرد ئەم پرۆسێسێکی زۆر دقیق و هەستیارە لەبەرەوە ئێمە لە چمکە یاساییەکەوە ئەو کەسە ڕێکاری یاسایی هەیە ئەو شتە چۆنەکان نەک بۆ نمونە بێز بە تەنیا لای من نایە بنووسێت ئەمە بە تەنها ئیشەکە یەکلایی ناکاتەوە ئەمە ڕێکاری یاسایی خۆی هەیە بەردەم دادوەری بەڕێزی ئەوێت و لە هەمان کاتیشە ڕێکاری پزیشکی ئەوێت کە تۆ ماگەر ئۆرگانەکان یا خانەکانی جەستە دابشکەین بۆ سێ جۆر خانە هەیە کە ئیتر کە مرد زیندوو نابێتەوە خانەمان هەیە کە مرد با بڵێن لە کاتی پێویستا چابێتەوە خانەمان هەیە ڕۆژانە ئەژێتەوە لەبەرەوە ئەمەش وردەکاریەکە کە ئەکرێت کەسەکە ئێمە تا ئێستا خەڵکەکە هەندێک شت لە دوای مردن بەو شێوازە سوودی لێبینی ئیژنا ئەبێ کەسەکەی دوو پرۆسێسە یا ئەوە تا مێشکی لە مردبێت بەهۆی با بڵێن کارەساتی ئۆتۆمبیلەوەیە چییە کە ئەم 40 ساڵی پێشوو بەو شێوەیە یاخۆ ئەبێت کە تازەترین و نوێگەریە کە ئێستا لە چەند خۆشخانەیەک لە بەریتانیا ئەنجامەدرێ بریتە لە ئەنجامدان پێوترێ مەسن کە سووری خوێنی مردبێت سووری خوێنی مردبێت ئەمە تازەترین تەکنیکە بۆ چاندنی دڵ بەڕاستی کە ئەو دڵە کە وەستاوە دەریەکەنەوە بە جیازە ئیشی کردەوە ئیچێنەوە بەڵام ئەبێت پێشووتر ڕێکارە یاسایەکانی بۆ ئەنجامدرا بێت ئەبێت کەسەکە ئاماژەی دابێ بۆ شتە چونکە هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە ئەو پرۆسێسە ئەنجام بە ئەگەر لەسەر بنەمایەکی
یاسایی نەبێت. دکتۆر ئێمە کەم تا زۆر پرۆگرامێکمان هەبوو لەسەر ئەو بابەتە ڕای هاوڵاتیانمان کەوەر ئەگەر لە ڕای خۆیانەوە ئەیانوت ئێمە کە پێش مردنمان پێشەوەی کە بۆنمونە بمرین قەیچێکە با بەشێکی ئەندامانی جەستەمان ببەخشین بە کەسێکی تر کە پێویستی پێێتی یعنی ئەمە خۆی لەسەر حزن و ڕەزامەندی خۆی ئەم قسەی کردووە بەڵام لە ڕووی یاسایی و لە ڕووی خێزانیشەوە ئەبێ ڕەزامەندی تەواوی خێزانەکەشی لەسەر بێت ئەو کاتە باشتر کیسەکە بەڕێوە دەچێت. پێم خۆشە باسی ناوەڕۆکی پانێڵەکەی بەڕێزی شت بکەی باز لە چیەکەن کە ئەمڕۆ بۆ تای میوانان و ئامادەبوانی میخەنەوە. بەڵێ هەڵبەتە لەبەر ئەوەی کە من و کاکتۆر کارزان هەردووکمان وەکو لە بواری پزیشکیە کارەکەین ئەکرێت بەڕێزی بە حکمی ئەوەی کە لە ڕوانگەی پراکتیکیەوە ئاماژە بە شتەکان با و ئێمەژە توانین لە ڕوانگەی وەکو باسمان کرد ئەو پێشکەوتنانەی لە بوارەکایە چین ئەو ڕێکارە یاسایەنە چین تێڕوانینەکان چین تێڕوان بە گشتی و لە هەمان کاتیشە شێوازی بازرگانیکردنەکان تیشکیان بخێنە سەر و ئەو ڕێکارانە چییە کە بگیرێتە بەرتاوەک و بتوانرێ سنوورێک بۆ ئەم بازرگانیەدار بێت چکە ئەمە مەسەری بازرگانیکردنەکە کارێکی زۆر نامرۆڤانەیە و کارێکە کە هیچ ئاینێک لە هیچ ئاینەکە ڕێپێدراو نییە و لە هیچ جاسایشە ڕێپێدراونێ لەبەرەوە تیشەکەین لەسەر ئەوانە بۆچی ئەم ئەکرێت مەسەن بۆچی ئەم بازرگانیە لە گەشە سەندندایە چین هۆکارن بێگومان چم شێلەوانە هۆکاری تەشەنە سندن و بە ئەم بازرگانیە پێشکەوتنی بوارە تەکنۆلۆژیا و زانستی پزیشکەکەیە کە ڕێگە بەوەیە لەبەرەوە ئێمە ئەتوانین لێرەیە وەکو چمکە هۆشیاری و زانستیەکە ئەشێت بە تەواوەتی تیش بخەینە سەر هەموو لایەنی پرۆسێسەکە بەگشتی. زۆر باشە دکتۆر بەرزان دوا پرسیاری خۆم ئەەکەم فیدباکی تەواوی ئەو کەسانە چییە کە لە ڕووی یاساییەوە بۆ ئەم بابەتە گرنگە یەنە پەیمانگەی دادی سلێمانی و تا چەندە پێت باشە ناوەندە ئەکادیمیەکانیش بابەتەکەم دوو پرسیارە ناوەندە ئەکادیمیەکان بۆ ئەم بابەتە گرنگە ئەم بابەتە هەستیارە زیاتر هەڵبژێرێت. هەڵبەتە وەکو لە سەرەتا ئاماژەمان پێەیە ئەگەرمە بین پێناسەی چاندن یاخو بەخشی بکەین ئەمە پرۆسێسێکی زۆر پیرۆزە لە پێناو وەکووتمان سەوزکردنەوەی ژیان لە کەسێکی بێهیوادا کە کەسەکە لە لێواری مەرگدا بێگومان ئەمە نازانی چۆن وێنایکیم کە باز لە بەخشندەی یەکەین بەڵام وەکو باسمان کرد هەندێک جار سروشتی مرۆڤەکە لە ڕوانگەی خۆی وەکو مرۆڤێک خۆی خودی خۆی بەخشندەیە بەڵام وەکو باسمان کرد ڕێکاری تایبەتی خۆی بۆ ئەم پرۆسێسە ڕێکارەکانیش ئەوە ئەکرێت لە پانێڵەکە ئاماژەی پێبین و بێگومان ناوەندەکانیش زۆر گرنگە بەوە بزانن چکە خۆی لەبەرەوەی ناوەندەکان ئەکەونە سێنتەری چمکە زانستی ناوەندە زانستیەکە لە سێنتەری چمکە پزیشکی و چمکە زانستیەکەوە بۆیە مەسەر بۆ نمونە ئێمە یەکێک لە چێشمە کێشەکانەوەیە کە ئەڵتەرناتیڤێکی تر نییە بۆ ئەم ئۆرگانانە بەڵام ئەوە تا لە ساڵی 1970 کە دڵی دەستکرد دروست دەکرێت بێگومان چێ دروستیەکە وانە ناوەندێکی زانستی دروست دەکات بۆیە گرنگە هەموو لایەکان لەم پرۆسێسەدا بەشدار بن. زۆر سپاس بۆ سەرچاو سپاس کاک دکتۆر. سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر بەرزان محەممەد علی دارتاش بەڕێزیان بەڕێوبەری پەیمانگای پزیشکی دادی سلێمانی لە هەمان کات مامۆستای کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆ وتەکانی بەڕێزیان جا ئێستاچمە لای دوامیوانم زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر کارزان سیروان عەبدوڵڵا بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گشتی و چاندنی ئەندامانی جەسە لە هەمان کاتا مامۆستا لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کاک دکتۆر ئەگەر ئەرک بکێشی دەناویشت سلااوت لێبێت و سپاس بۆ ئامادەبوونت هەربالەوە دەست پێ بکەین لە ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ پێی بە پێی پسپۆڕەکەی بەڕێستان چاندنی ئەندامانی جەستە لە ڕووی زانستیەوە لە چه ئاستێکە؟ بەڵێ دەستان خۆش بێت بێگومان چاندنی ئەندامانی لەشی مرۆڤ ینی مۆزوعەکە زۆر پێویستە نیشتەگەریەکە زۆر پێویستە بۆ چکە هەندێک هاوڵاتی بەبێ ئەم سێرڤیسە بەبێ ئەم نەشتەگەریە بەبێ عەمەلیاتە ینی چانسی ژیانیان نییە بەڕاستی جا لەبەری کە پێویستی وڵاتە شتەکە دروست بووە نزیکەی 50 ساڵ زیاتر لە عێراقا زەرعی گورچی لە ئەکرێ نزیکەی
چەند ساڵێکی شت لەوانێ 10 ساڵێک بێت کە زەرعی جگەر بکرێت لە هەرێمی کوردستان. زۆر باشە کەواتە تەنیا ئەو دوو بەشە سوودی لێوەرەگیرێ بۆ ئەوەی ببەخشێت بە کەسێکی تر تەنیا گورچیلە و ئەو بەشەی کە بەڕێزت کە باست کرد جگەر یاخود چ بەشێکی تر لە تەواوی ئەندامانی جەستە ئەتوانرێت ببەخشێت بە کەسێکی تر. پرسیارەکە زۆر جوانە، یعنی ئەساسی مۆزوعەکە هەڵەگرێ. ئەساسی مۆزوعەکەوەیە کە هەندێک پارچە لە لەشی مرۆڤ هەیە ضرورە بۆ ژیان بەبێ و ئینسان ناتوانێت بژی و ئەو پارچانە تەنها سەرچاوەرە مرۆڤێکی کەیە، ینی ناتوانین لە مختبەرا دروستیکەین، ناتوانین لە پاکەتا بۆمان بێ و ناتوانین لە حیوانێک وەرەگرین تاکە سەرچاوە بۆ ئەندامانەی کە ضرورن بۆ ژیان هەر مرۆڤێکی کەیە و هەندێک ئۆرگانی ژەیە کە وەکو دڵ، ینی مرۆڤەکە خۆی پێویستی پێێتی لەبەر ناتوانین لە زیندویەکی وەرگری ئەبێ لێکی وەرگری کە بەپی پێناسەی تۆبی مردبێ. بۆ گورچیلە دوو گورچیلە ئەتوانی دانیش وەرگری، بۆ جگەر ئەتوانی پارچێکی وەرگری چکە جگەر دروستە بێتەوە. بەڵام بۆ ئەو پارچانی کە ضرورن بۆ ژیان وەکو دڵ وەکو سی ئەین تاکە سەرچاوە ئەبێ لێکیش وەرگری کە مردوبێ. ئەنجا پێناسی مردن بەڕاستی فەرقیە وەکو عیلم وەکو لەوەی کە لەناو خەڵکە باسی مردن نەکرێ. لەناو خەڵکە ئەوەی کە دڵی لێنەیە مردووە، بەپێی عیلم ئەکرێت مرۆڤێک دڵیشی لێبات و مردبێ، مێشکی مردووە. ئەوان نەخۆشانی کە لە عینایە مێننەوانەیە کە ئەچنە ژێر جیهازەوە دڵیانی شەکا بەس مێشکیان مردووە، ینی ترۆ چانسی نییە تاو ئەوە بەچ کاتی جیازەکە بکوژێنیتەوە ئەمرێ، ئەگە جیازەکەش نەکوژێنیتەوە لە دووسێ ڕۆژە دڵی ئەوەستێ و ئەمرێ. ینی یا ئەوتانی ئەبێ لێکیش وەرگرین کە بەپی پێناسە مردبێت دڵی ئیش کات و مێشکی مردبێ، یا بێ لێکێکی زیندوی وەرگرین. ئەوانی کە زیندوو شندیان وەرگرین ئەبێ بەشی ئەوی لێ وەرگرین کە زیندوەکە خۆی بتوانێت ژیانی خۆی بکە، ناتوانانی پارچیش لێ بکەیتەوە کە ناتوانێت ژیانی خۆی بکات. باشە کاک دکتۆر، ئەو کەیسانی کە یەتە لای بەڕێستان بە پێی پسپۆرەکەی جەنابتان ئەگەر هاتوو بەشێک لەو ئەندامانی جەستە زۆر کاتەیە نەخۆشە گورچیلەکەیان چوزانم بەشێکی تری ئەندامانی دڵی نەخۆش بێت، ئەمانە سوودی لێ وەرەگیرێ ئەگەر ببەخشێت بە کەسێکی تر یاخود نەخێر بە پێچانەوە ناتوانرێت لەو کەیسەیە ئێوە وەکو پسپۆرەکەی خۆتان نەشتەرگەرێکی بۆ ئەنجام بن و لە ئێستاە چۆن ئەیبینن لە تەواوی نەخۆشخانەکانە؟ بەڵێ خۆی بەنسبەت ئەوەی کە بتوانی لە یەکیشی مردووی وەرگرین زۆر زەحمەتە بۆ وڵاتانە، ینی زەحمەتە بەس ئەکرێ بکرێت، بەڵام ئیشکردنێکی زۆری ئەوێ. ئێستا لە وڵاتی ئێران احتیادیە خەڵک ئەتوانێ بیکە، ینی ئێران ئامۆزای ئێمەیە، ئێران وەکو ئێمە موسڵمانە، ئێران وڵاتێکی شەرقی ئەوسەطیە، ئەتکرێت لە ئێرانە خەڵک پارچەی لێوەرگری دوای مردوو ڕازیە بێ، ئەی بۆچی لای خۆمان خەڵک ڕازی نابێ لەبەر کیشتیان نەکراوە. ئەنجا ئێمە لەم بەوەی ئەم پانێڵ و سیمینار و قسەکردنی میدیا و ئەوە ئیش لە مۆزوعەکەیەکەین قسەی تیاکەین هەتاکو کە بگەن ئەو حاڵەتی کە یەکێک ئەگەر ئەزیزێکی لە نەخۆشخانە لە عینیان ڕەکەزە بوو کە دڵی زیندوو بوو مێشکی مردوو بوو هەتاکوی کە ڕازی بێت پارچەکانی لێوەگرین، چکە ئەگەر ئەو هاوڵاتی کە مێشکی مردووە و دڵی زیندووە توانێت حەو کەس لە مردن ڕزگارکە، ئەتوانین دڵی وەرگرین، ئەتوانی سیەکانی وەرگرین، ئەتوانی جگەری وەرگرین، ئەتوانی گوچیلەکانی وەرگرین، ئەتوانی ڕیخۆڵەی وەرگرین، ئەتوانی پنکراسی وەرگرین. ینی لە جاتی ئەوەی کە ئەوەی کە وەفاتی کردووە ئەو تەرما بڕاتە ژێرگڵە و شی بێتەوە، ئەو کاتە حەو کەسیکە لە مردن ڕزگارەکات. ینی ئەگەر سەیریکەی ینی شتەکە زۆر پیرۆزە، ینی زیندووکردنەوەی خەڵکی کەیە، ئەمە جگەلەوەی کە ئەتوانی کڕکڕاگەی وەرگری، ئەتوانی ئەسقانی وەرگری، ئەتوانی بۆریەکانی خوێنی وەرگری، بەس ئەوەی کە ژیان بتوانێت جارێکی تر بۆ مرۆڤی کە بگێڕێتەوە ئەتوانی حەو مرۆڤ یعنی لە مردن ڕزگارکە بەڕاستی. زۆر ڕاستە کاک دکتۆر، زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارەشم دەستکەوێت. دوا پرسیارمە لە ئێستا لە کوردستانە ئێوە تەنیا کار لەسەر ئەو کەساناکەن کە مردووە سوود لە تای بەشەکانی ئەندامانی جەستەی وەرەگرن، ئەو کەسانی کە زیندووە کەیسەکان لە نەخۆشخانەکانە چۆنە و لە هەمان کاتە خێزانەکان تا چەندە ئەم بابەتە بە بابەتێکی زۆر ترسناک تەماشای ناکەن، یعنی ئەیانەوێت بێنە نێو نەخۆشخانەکە و بەشێک لە ئەندامانی جەستەیان ببەخشن بە کەسێک کە پێویستی پێێتی، ئەمە چۆنە بینرێت؟ زۆر بە کورتی وەڵامم بێت. خۆی باشترین ڕێگە ئەوەیە کە ئێمە ئەو پارچانە لە یەکێک وەرگرین کە مردبێ، چانسی ژیانی نەبێ و ئەو کاتە بە ئاسانی ئێمە پارچەکانی لێوەگرین لە مرۆڤی شکایدانین. بەس ئێمە ئێستا مەجبورین کە لە ئینسانێکی ساغی وەرگرین، لە مرۆڤێکی ساغی وەرگرین کە بەخشەر بێ. ئەنجا کە بەخشەر بێت ئەو کاتە ئێمەین مرۆڤێکی ساغ ئەخینە ژێر خطوڕەتی عملیاتەوە، لەوانی احتیمالی نزیف و احتیمالی انتیابات کە
بۆ ئێمە کە ئەم ئیشەکەین ئەوەی کە زۆر زۆر بەلامان و میمە سەلامەتی متەبڕعەکەیە سەلامەتی دوانەرەکەیە ئەوەی کە بەخشەرە بەس ئەگەر وڵاتی خۆمان ئیشەڵا بگەینەوە ئەو مەرحەلەی کە بتوانین بە ئاسانی لەعنەیە مڕەکەزەکان هاوڵاتیان ڕازی بن کە پارچەی لەشی عەزیزەکانیان کە دڵیان زیندووە و مێشکیان مردووە کە بە پێناسەی طب بە عیلم مردووە کە بگەینە ئەو مەرحەلەیە کە ئەو پارچانە وەرگرین هەست دەکەم پێشکەوتنێکی زۆر ڕۆیە لەم وڵاتە و بە هیوای سەلامەتی بۆ مولای زۆر سپاس بۆ وتەکانت بەخێرات زۆر سپاس سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەشەرگەری گشتی و چاندنی ئەندامانی جەستە و مامۆستا لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی سپاس بۆ تاوای میوانەکانم لەم بەشەی پرۆگرام سپاس بۆ وتەکان و زانیاریەکانیان و ئومێدەخوازین ئەم جۆرە پانێڵانەش لە تەواوی ناوەندە ئەکادیمیەکانە زیاتر گرنگی پێ بدرێت بۆ هۆشیاری پێدانی هەر یەک لە خوێندکاران و تاوای میوانان و لە هەمان کاتە هاوڵاتیانی خۆشەویستیش ئەم بابەتە بە بابەتێکی زۆر ترسناک و زۆر وا تەماشای نەکەن کە ترسناک بێت لەلایەن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمون. بەڵێ تەرزە دەست خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو دکتۆرە بەڕێزانەشی کە بە شێوازێکی باش ڕوونکردنەوەیان لەسەر ئەم داهێنان و ئەندامەکانی جەستە چاندنەوەی جارێکی تر هیوادارین کە لە لای خۆمان و لە کوردستان و لە شاری سلێمانیش ئەم هەوڵە پزیشکیانە هەبێ بۆی کەمترین چارەسەر کەسەکانی خۆمان بەرینە دەرەوەی وڵات بۆی لێرە چارەسەری پێویستیان بۆ بکەین بە هیوای ئەوەی کە ئەم هەنگاوانە بەردەوامی هەبێ و کاری باشتر خزمەت بە هاوڵاتیان بکەن.